نیازی تورکیا لەم هێرشانە لە پشت پەردەوە نیازێکی خراپی هەیە و مەترسی هەیە کە لە دوای ئەم هێرشانەوە بتوانێت جێگە و پێکەی خۆی قایم کە لە سەر شاخەکان و مەترسی زۆر گەورەیە کە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان. ئێمە ئەگەر بە نمونە شاڵاوی ئەنفال وەربگرین یان بە نمونە ئەفرین وەربگرین لە دوای ئەو هێرشانەی کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان و خاکی هەرێمی کوردستان گەورەترین زیان بەر ناوچەکەکەوە بە تایبەتی لە ڕووی ژێرخانی ئابووری ئەو وڵاتە هەمووی وێرانە بێ بەسەریەکە و هەروەها ڕێژەی کوشتن و کوشتار و ڕفاندن و تیرۆرکردن بۆ ئاسێکی زۆر بەرزە بێتەوە مەترسی زۆر گەورە بێت لەسەر ژیانی هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان و ئەگەرێکی زۆر هەیە وەکو چۆن لە ئەفرین ناونیشانی قوتابخانەکانن گۆڕی چۆن شار و شارۆچکەکانن تێکدا و چۆن خەڵکەکەیان ئاوارەکە نزیکەی سەروی 300,000 کەس لە ئەفرین ئاوارە بوون، چۆن باخ و ڕزەکانی زەیتون هەموو دەستی بەسەراگیراوە بەشێکی زۆر سووتێنراوە و هەروەها لە ڕووی پەروەردەی و کەلتوریەوە بە یەکجاری ئەو ناوچەیە تووشی کێشێکی گەورە بووە. ئەگەر تورکیا بەردەوامی بە هێرشاردا مەترسی ئەوەی هەیە کە لە ئایندەیە هێرش بکاتە سەر هەرێمی کوردستان یان بێوێت هێرش کاتە بەشێک لەسەر هەرێمی کوردستان و بیخاتە سەر ناوچەکەی خۆی وەکو ناوچەیەکی سەربازی لێ بڕوانێت وەکو شیرتە سەربازی کە داگیری کردو لە ڕۆژئاوای کوردستان و بێوێ ئەم هێرشانە بەردەوامی پێ بدات و هەمان شێوە بێوێ شریتێکی ئەمنی یان خەتێکی ئەمنی گەورە لەسەر خاکی هەرێمی کوردستان دروست بکات و بیکاتە ناوچەیەکی سەربازی و هەروها خەڵکەکەشی ئاوارە و دەربەدەر بکات و ئەمەش لە ئەفرین نمونەیەکی زۆر زیندووە تەنانەت بۆ شۆنەوەستاوە شوێنە دێرینەکان هەمووی دەستی بەسەراگیراوە یان گوازراونەوە بۆ ناوچەکانی تورکیاوە تاڵان کراون و ئەمەش مەترسێکی زۆر گەورەی پێویستە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پێویستە حیزبە سیاسیەکان و پێویستە شەقام ئەم مەترسیە بەجددی وەرگرن و تورکیا تا بێوێت دێتە خوارەوە نزیکە بێت و هەروەها بۆ شۆنەوەساوە لە ڕێگای ئاسمانەوە هێرش لە قوڵایی کوردستان ئەنجامەدات ئەمەش یەکجار مەترسیەکان گەورەتر و فراوانترەکان. لە ساتی داگیرکردنی باشووری کوردستان لەلایەنی وڵاتی تورکیاوە دەبێ یعنی هیچ جیاوازیەک نابێنێ مەسەلەن چۆن چی بەسەر شنگال هات بەسەر هەرێمی کوردستان و چوار پارێزگاکەی هەرێمی کوردستاندا دێ و دەبینین چی بەسەر ڕۆژئاوا هێناوە دیارە بەسەر باشووری کوردستانی شادی ئەو کاتە دەبێتە هۆی گۆڕینی ناسنامە و نەتەوە و زمان و کولتوری کوردی لەم ناوچانە کە ئەمە خەونێکی لە مێژینەی دەوڵەتی تورکیایە. بۆیە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرجەم لایەنەکان بەبێ جیاوازی هەست بۆ مەترسیە گەورانەی دەوڵەتی تورکیا بکەن کە دەمێکە دەستی داوەتێ بۆ داگیرکردنی باشووری کوردستان بە تایبەتی هەردوو هێزی دەسەڵات کە ئێستا خاوەن هێزی سەربازین و خاوەن نوێنەرایەتین لە وڵاتانەوە سەرجەم وڵاتان و کونسڵخانەکان و لە دەرەوە ئیش بۆ ئەم بابەتە بکەن و وڵاتانی دەرەوە لە مەترسی دەوڵەتی تورکیا ئاگدار بکەنەوە. خەونی تورکیا زۆر لەوە گەورەترە کە شەڕی پەکەکە بکە. خەونی تورکیا خەونی ئەوەیە کە باشووری کوردستان داگیر بکە و بگەڕێتەوە بۆ کەرکووک و کەرکووک داگیر بکە و دەست بە سەر سامان و داهاتی ئەم وڵاتە بگرێت کە ئێساش بەشێکی ئەگەڕێتەوە بۆ تورکیا و سوودێکی ئێژگار زۆر بە تورکیا دەگەیەنێ وەکەوەی کە هەرێمی کوردستان سوودی لێ نابینێ. هاشکرایە دەوڵەتی تورکیا تەنها دژی پەکەنیە بەڵگە تەواوی دژی تەواوی کوردانن هەر چوار پارچەی کوردستان و ئەمەش چەند ساڵە بەڕامە ڕێژی بۆ کراوە بەڕامی بۆ دانراوە بۆیە ئێستا سات بە سات نزیک بۆتەوە لەو هەنگاوی کە ئەوێ هەدەفەکەی پێکێ بۆیە داگیرکردنی تورکیا ئەگەر بەردەوام بێت ئەوە تەواوی هەموو شتەکانی ئێمە کە چەندین ساڵە بەسمە هێناوە دەکەوێت ژێرەسی ئەوان جا بۆیە پێویستە لە حکوومەتی هەرێم پێویستە هەر چوار پارچە هەموو کوردێک کە لە هەرگوێی زەمینەیە ئاگادار بێت لە دوایکردنی تورکیا بە تایبەتیش نەم دوایانەیە کە ئێستا لە ڕووی ئەسکەریەوە ئێستا لە ڕووی پلان بۆ دانراوە لە ڕووی شەڕی تایبەتەوە هەموو شتێکی ئامادە کردووە و ئێستا بە زەقی هاتووە جا بۆیە پێویستەکە هەموو کەسێک ئاگاداری ئەو بابەتە بێت و هەڵوێستی هەبێت دەربارەی ئەو دایکارانەی کە لە ناوچەکە ڕوە